ڕێکخراوی داعش لە پێگە کۆمەڵایەتیەکاندا گرتەیەکی ڤیدیۆیی نوێی بڵاو کردەوە کە تیایدا چەکدارەکانی پەیکەرە مێژوویەکانی شاری تەدمور دەشکێنن. بەرپرسێکی ڕێکخراوەکە ڕایگەیاند لە خاڵێکی پشکنینی نیژەر دەسەڵاتیاندا کەسێکیان دەستگیر کردووە کە بەنیاز بووە کۆمەڵێک پەیکەری مێژوویی شوێنەواری تەدمور بۆ شاری حەمز بگوازێتەوە. وتیشی کەسە دەستگیرکراوەکە ڕەوانی دادگای ئیسلامی کراو و بە لێدانی جەڵت سزا درا و پەیکەرە دەست بەستەردا گیراوەکانیش شکێنراون. ئەوە لە کاتێکدایە شوێنەوەرناسان دوای بینینی وێنەکانی شکاندنی پەیکەرەکان لەلایەن چەکدارانی داعشەوە ئاماژە بەوە دەکەن کە ئەو پەیکەرانە دیێرین نین بەڵکو نوێن. هاوکات ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بووە پەروەردە و زانست و ڕۆشنبیری یۆنسکۆ ئاشکرای کرد ئەو کەلوپەل و شوێنەوارە مێژویانی کە داعش لە سووریا و عێراق دەستی بەسەرداگرت بوون ئێستا گەشتونەتە دەست هەوادارانی کۆکردنەوەی شوێنەوارە دیێرینەکان لە بەریتانیا. ئێرینا بۆکۆڤا بەڕێوەبەری یۆنسکۆ ڕایگەیاند شوێنەوارە دیێرینەکان لە سووریا و عێراق دووچاری تاڵانکاری بەرفراوان بوونەتەوە و لەلایەن چەکدارانی داعشەوە بە قاچاغ دەبرێن تا کۆمەکی ئەنجامدانی کارە توندوتیژیەکانیانی پێ بکەن. پێشتریش مەئمون عەبدولکەریم بەڕێوەبەری شوێنەوار و مۆزەخانە لە سووریا ڕایگەیاند بوو چەکدارانی داعش پەیکەری شێرێکیان لە شاری تەدمور تێکشکاندووە کە مێژووەکەی بۆ 2000 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. مەئمون عەبدولکەریم ئەو ڕەفتاری داعشی بە مەترسیدارترین و وەحشیگەرترین تاوان ناوبرد. لە ئێستاشدا بەهۆی شەڕ و پێکەدانەکانی نێوان هێزەکانی حکومەت و سوپای ئازاد و ڕێکخراوی داعشەوە لە سەدا 60 شاری حەلەبی کۆنوێران بووە و لە عێراقش لە سەدا 20 شوێنەوارە مێژوویەکان بەدەست چەکدارانی داعشەوەن. مانگی ڕابردوو چەکدارانی داعش شوێنەوارە دیێرینەکانی شاری تەدموریان بۆم ڕێژ کرد کە ژمارێک لە گرنگترین شوێنەوارەکانی سەردەمی ڕۆمانیەکان لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستدا لەخۆ دەگرێت. تەدموریشێکە لە شوێنەوارە مێژوویە جیهانیەکان و بە پالمێرا ناو دەبرێت و لەسەر ئاسی جیهان پێگە و ناوبانگی خۆی هەیە و لە کۆنیشدا پایتەختی مەملەکەتی تەدمور بووە. شارەکەش لەلایەن یۆنسکۆوە وەک شوێنەوار و میراتی جیهانی ناوی تۆمارکراوە. کاروان شێخ موحسین NRT